بۆی خۆت بە جلیکانەکە بگری چەند خولەکێک ئستراحەت بکەیت تاوەکو تەشەنووزەکە نامێنێت لە لاشەت و دواتر خۆت دەرباسکەی شوێنێک شارەزانی نیە تکایە مەلە لێ نەکەن چکە لێرە مەترش کە دەچێ وڵاتر دەبتە 2 مەتر زۆر قوڵ دەبێ. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لەسەر زێی گەورەینە بۆ زیاتر سەلامەتی خەڵک خۆبەخشانی ناحەیە کە لەگەستاون بە دابینکردنی هەندێ دووبیە و جلیکان لەگەڵ حەبلی درێژ لەو بەری ئاو بۆ ئەو بەری ئاو بۆ ئەوەی هەر کەسێک تووشی حاڵەتێکی ماندووبوون بوو لەسەر خنکان بوو بۆ ئەوەی خۆی بەو حەبلانە بگرێ و خۆی ڕزگار بکە بۆ زانیاری زیاتر دەسمەلای موسلیم حازم یەکێکە لە خۆبەخشان ئەو بیرۆکەیەت چۆن بوو ئەو بیرۆکەیەتان دانا هاوکاری خەڵکە؟ بەڵێ بە تاکید هاوکاری خەڵکە ئێمە وەکو تیم بەخشای ناحەیە کە لەک بە هاوکاری تیمی غەواسی خەبات هەستای بەدابینکردنی و جلیکانانە و لەگەڵ بلۆکانە لە ناوەندی ئاوەکان بەڕاستی بە پێویستمان زانێ لەوەی خەڵک مەلەوان کە دێتەنە مەلوانی بکاتن ئەگەر تووشی حالەتی تەشەنووج و مادبوونیش بوو خۆی بۆ جلیکانانە بگری بە ماوەی کاتی دوای خۆی دەرباس کاتن. مسلیم هەرچەند مەلەوانی چاکی بەڵام هەندێک حاڵەت دێتە پێشت پێویستت بەو شتانەیە یعنی تووشی مادیبوون دەبێت و ئەو شتانە پێویست پێ دەبێت بۆی خۆت بە جلیکانەکە بگری چەند خولەکێک ئستراحەت بکەیت تاوەکو تەشەنووزەکە نامێنێت لە لاشەت و دواتر خۆت دەرباسکەی. پەیامت چییە لەو خەڵکانەی کە یان مەلەوانی یان مەلەوانی چاگنی؟ وەڵای پەیام بۆ خەڵکەی هەر شوێنێک شارەزانی نیە تکایە مەلە لێ نەکەن چکە لێرە مەترش کە دەچێ وڵاتر دەبتە 2 مەتر زۆر قوڵ دەبێ بە تایبەت لەوانەیە مەلوانەکانی مەزبەحی ڕاستی ئەوە چکە هەر لە مەزبەحی ڕاتونە زەی گەورە وەکو مەزبەح نییە. پێداویستەکان چینە ئەگەر پێمان بڵێ ئەوانەی داتان ناوە ئەگەر باسکەین؟ پێداویستەکانە بلۆکاماکو کردیە حەبلەکی لێت دەین حەبلەوە بەو تێلەی لە جلیکانەکە دەبەستنەوە و لە ناوەندی ئاوی شۆڕ دەکەینەوە جلیکانەکە لەسەر ئاوێ بەڵێ. خۆشان وەکو دەبینین بیرەناری پایتەختی میدیا ئەلێرە بلوکەکان گرێت دەن لەوەی کەس نەتوانێت حەبلەکە ڕاکێشێ و یان ڕایکێشی بۆ نائاولێت لە ناو حەبلەکانیش چەندین جلیکان و دەبیەی شتیوا دانرا بۆ ئەوەی سەر ئاو بێ.